على الصلاة. بەناوی خۆی بەخشندە و میهرەبان. شاری سلێمانی یەکێکە لەو شارانەی کە مێژوویەکی دیاری هەیە و وەگەلی کوردی ژێکێکە لەوانەی کە کورد و مزگەوت دوانەیەکی لێکدانەوڕاو بوون. سوپاس بۆ ذاتی ئەڵڵا لە مێژووی ئیسلامیدا دەور و ڕۆڵێکی سەرەکیان هەبووە. شاری سلێمانی بە مزگەوتەکان نەخشێنراوە و ڕەنگین کراوە کە لە ئێستادا سوپاس بۆخوا لەگەڵ گەشەکردنی شار و بەرفراوانی شارە ئێستا دەتوانم بڵێم مزگەوتەکان لە سەر و 400 مزگەوتەوە لە شاری سلێمانیا بوونی هەیە و بە حدودی 200 مزگەوتێک تقریبن جمعی تێدا دەکرێت لە شاری سلێمانیا. بێگومان مزگەوتەکان بەشێکیان مێژوویەکی دوور و درێژیان هەیە لەگەڵ شاری سلێمانیا بوونیان هەبوو وەکو مزگەوتی گەورە، وەکو مزگەوتی خانەقا، وەکو مزگەوتی مەڵکەنی، وەکو حاجی حان، وەکو قەزازەکان عەبدوڵای هەولێری، خانەقای مەحوی، خانەقای مەلاعەلی، هاوێنەکانی ئەمانە. سوپاس بخوا ئێستش بە هەوڵ و هیممەتی کەسانی خێرخواز و کەسانی سەرمایەدار و ئەوانەی کە دەستیان هەیە لە کارە خەیریەکانە بەشێکیان لە گەڕەکە نوێیەکانە مزگەوتی نوێیان دروست کردووە، بەشێکی تریان کە دەرفەتی ئەویان بۆ نەڕەخساوە بۆ نمونە لە گەڕەکە نوێیەکانە مزگەوتی نوێ دروستکەنەوە. ئەو مزگەوتانەی کە پێویستی بە نۆژەنکردنەوە بووە جارێکی تر سەر لە نوێ نۆژەنیان کردەوە کە ئەم مزگەوتی کە ئێستا ئێمەیتیان مزگەوتی گەڕەکی قەرەتۆغان یەکێکە لەوانەی کە پێشتر مزگەوت بووە و سەر لە نوێ نۆژەن کراوە، واتە تەواو کامل تێک دراوە سەر لە نوێ مزگەوتێکی تیا دروست کراوەتەوە کە ئەمە هەوڵ و هیممەتی کەسانی خێرخوازە و گەلی کوردی سوپاس بخوا زۆری تایە لەو سەربازە نەناسرا و نادیارانەی کە پێویستیان بەوە نییە ناویان بێنی، پێویستیان بەوە نییە کە بانگەشیان بۆ بکرێت و لە بلاولا باز بکرێن، بەڵکو ئەوان نێوان خۆیان و خوا سەرمایەکەیان خستۆتە نێوان بازرگانیەکەوە کە بازرگانیەکەیان لەگەڵ ذاتی پاکی پەروەردگار ئەنجام داوە. قوربانمە مزگەوتێمە لە 2004 لە 2023 دەستیان پێ کردەوە کاتی خۆی لە 2004 تەواو بووە، بەڵام مزگەوتێکی بچکۆلە بووە، مزگەوتێک بووە تقریبەن جێی 200 بۆ 300 نەفەریتیا بووەوە تا ئەم ساڵانەی دوای وای لێ هاتبوو لەبەر کەمی جێ لە زۆربەی شوێنەکانی کە هەنێک خەڵک ئەچووە مزگەوتەکانی تر بۆ جومعە. ئیتر ئەو مزگەوتی ئاسوودە هەبوو لە سەرۆ زۆری خەڵک نوێژ خوێنانی ئێرە ئەچوو بۆ ئەوێ لەبەرەوە ناچار یعنی لە ناچاریەوە بێ شوێنیە جاری وا هەبوو شوێنەکەمان ئەوەنە تەسک بوو چەند جارێک یعنی وامان لێ هاتبوو لەسەر جادەکان نوێژمانە کرد، بۆیە ئێستا ئەلحەمدولیلا مزگەوتەکە گەورە بووە و لە 2023 دەستی پێ کردووە لەم ئینشەڵا لەم ئەمڕۆ باش سوپاس بۆخوا تەواو بووە. کەواتە شوێژایی دەکەین لەم گەڕەکە بۆیە بەم کە هاوکارتان بووە بۆ ئیشکارەکانتان هەموو لەخێر. بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. طبعا مزگەوتی کێکە لە جوانترین شاکارەکانی کۆمەلگای کوردی کە بەردەوام خاوەن ماڵەکان لە کوردستان دەستیان پێوەی بووە و هەوڵیان داوە بۆ تازەکردنەوە و بنیادنان و نۆژەنکردنەوەی بە جوانترین شێواز. ئەم مزگەوتەش کە مزگەوتی قەرەتۆغانە لە گەڕێکی قەرەتۆغانە شاری سلێمانی کە کۆمەڵی خێرخوازی بەڕێزە ساوم بە نۆژەنکردنەوەی بەم شێوازە جوانی کە پێشەشی مسلمانانی قەرەتۆغان کراوە. طبعا ئەم گەڕەکە زۆر پێویستی بە مزگەوتە بوو، پێشتر مزگەوتێکە بوو بەڵام بچووک بوو، ئێستا سوپاس بەخوای گەورە مزگەوتێک بەم حەجمە بەم شێوازە جوانە دروست کراوە بنیاد نراوە و مسلمانان زۆر دڵیان پێی خۆشە و من بەڕاستی دڵخۆشی مسلمانانی قەرەتۆغانە گەیرم بەو کەسێک کە دەستی خێری گەورەی لە مزگەوتەیە هەبووە. بەڕاستی ئەم مزگەوتە بێتە شاکارێکی زۆر گرنگ بۆ ئەم گەڕەکە، چونکە ئەم گەڕەکە زیاتر لە 800 ماڵی تایە، یعنی 800 ماڵ تەنها یەک مزگەوتی تایە، ئەوش مزگەوتی قەرەتۆغانە، مزگەوتی قەرەتۆغان بەم قەرەتۆغانی گەورەوە بڵێ مزگەوتی گەورەی قەرەتۆغان. بۆیە لەخوای گەورە داواکارم ئینشاءڵڵا ئەم مزگەوتە کاتەمای خێر و بەرەکەت ئینشاءڵڵا ئێمەش وەکو پێشنوێژ و تارخوێن بتوانین خزمەتی مسلمانان بکەین بە جوانترین شێواز بۆ شێوازەی کە خوا پێی ڕازیە و بۆ شێوازەی کە ئەم مسلمانە بەڕێزانی ڕۆکەن ئەم مزگەوتە دڵخۆش بن و بتوانن ئەو ساتێک کە دێن ئەم مزگەوتە دڵیان ئارام بێت بەو شێوازەی کە خوا پێغەمبەری خوا پێی ڕازین صلی الله علیه وسلم. خۆی لە ڕاستیە ئێمە وەکو ئەوقاف دەکرێ بڵێم
شتێکی وانە لە ئێستاە کە بە تایبەتی مزگەوتی لە بناغەوە پێ دروست بکرێ بەڵکو ئەرکی ئەوقاف بریتە لە هەمانگی لەگەڵ شارەوانیا بۆ دابینکردنی زەویەکەی بۆ کار ئاسانیکردن بۆ لایەنی هەندەسی و تەنانەت کۆمەڵی لایەنی تریژی کە ئەگەر پێویستی بێ ئەو مزگەوتانەی کە پێویستیان بە نۆژەنکردنەوە بێ بەشێکی هەماهەنگی و هاوکاری ئەوقافە لەگەڵ پارێزگا لەگەڵ شارەوانی لەگەڵ دام و دەستگا پەیوەندیدارەکان بۆ ئەوەی کەوا هەم نۆژەن بکرێتەوە یا ئەو کەسانی خێرخواز و سەرمایه‌دار کە دروستی ئەەکەن کە بە هەمانگی لەگەڵ ئەوقافا بتوانن مزگەوتەکان سەر لە نوێ بنیاد بنێنەوە. ئەم گەڕەکە نزیکەی هزار ماڵێکە بێ و لە هەندێک شوێنی تریشەوە خەڵک هەردێ چەند ماڵێکی کەش لە خوار قەرەتۆغانەوە هەن هەر یەنن بۆ نوێژی جومعەن بۆ ئەم مزگەوتە. ئێستا الحەمدوللا جومعەی تیا کرێ و نزیکەی 2000 کەسێک تیا جێ بێتەوە بۆ نوێژی جومعە. خێرخواست کردوێتی و حەزیش ناکە ناوی بڵیت و تازە نایزانین بە تەقریبی خۆی یاوە لە نزیکەی 50 بۆ 55 دەفتەر خێرخواست دەستی تایە بەڵێ لەگەڵەوەی ئەو پیاوە بە ڕێزاڵ سا بە دروستکردنی و چەند خەڵکێکی تریش بە مادی یارمەتی یا بەڵام بە پارە ناوەر بە تەنیا بەس بە مادی هەندێک کەس موادیەنە هەندێک کەس کەلوپەلی مزگەوتێنە و پێویستیانەی کە بۆ بیناسازی پێویست بوو.